بله هجان ام بردوام البرنامج هاشتاگ لبراستی ایسال خطابین زیرکن خدام بیروکه برژه که گلک آمازن بشدارن وی پیشانگه ده به تایبتی اگر از بحث زنکوی سوران بکم یعنی گلک میوانه من جوی زنکوی هبون همیشه گنجن هازن کد خوازه بیروکه این خوا حبش بکن دیگل دوروبری خوان ها خانم کادن جی زنکوی سوران میوانه من خانم ترا مطلب پروژه سیستما خدمتگزاری آنلاین جبوی ناف مالان تهیه اگر بحثا به پروژه خو بکی مالا پروژه کی ما بریتی ال سرویس ای کامرس که دعوا کردنی سرویس ال رقیب وب اپلیکیشن اکوا کم سال بود بحثا کرد بومان لم وب اپلیکیشن تو دعوی سرویس کی وکو آنلاین اپلیکیشن آنلاین شاپینگ کانا حکو بلام لیره اما سرویس خدمت کین واتک فرق لگه آنلاین شاپینگ کان کڕین و فرۆشتنی کاڵایە لێرە ئێمە ڕاستەوخۆ سێرویس خزمەت بە خەڵکەکەین لەڕێگەی ئەم وێب ئەپلیکیشنەوە ئێمە چەند سێرویسێک بۆ خەڵک دابینەکەین کە دروستکردنی پردێکە لە نێوان خەڵک و خاوەن کارەکان بتوانن بە شێوەیەکی ئاسانتر بەو سێرویزانە بگەن کە دەیانەوێت بۆ نمونە گەڕانەوەی کاتە و ئاسانکردنی ئیشەکانە زۆر شتی تر دەتوانین پێشکەشیان بکەین و ئەم وێب ئەپلیکیشنە لە چەند بەشێک پێدێت کە گرنگترینیان سکیۆریتی باشە کە ئەمە زۆر گرنگە لە بۆ خەڵک سکیۆریتیە بێ وەروەها بەشی فیدباکمان هەیە دەتوانێت خەڵک فیدباکی خۆی بنووسێ لە بۆمان وەروەها دەتوانین تۆش بیبینی وەروە بەشی ڕایتینگی هەیە تۆ دەبێ ئەکاونتی خۆت دروست بکەی و دەتوانیت چەند لۆکیشنێک شتێ لە کاتی داواکردنی تۆ کامە لۆکیشن مەسەلەن دەتەوێت لە بۆ ماڵەوە سرویس داوا بکەی پاکردنەوەی ئەشیاکانی ماڵەوەیە زۆر چاکە ئەو سرویسانە بە وردی چی لە خۆی دەگرێتن سرویسەکان حەسەب کۆمپانیایە ئێستا من بە نمونەکە دامناوە مەسەلەن گواستنەوەی ئەشیاکانە یانەوە ماڵ پاکردنەوەیە یانی شەوتە چاکردنەوەی ئەشیاکانە بەس لەوانەیە سرویسی زیاتر هەبێ بۆ لەوانی دلیڤەری ئەتوانین هەر زۆر سرویسی زیاتر خەڵک تەڵەبی لەسەر چ سرویسەکە سرویس زیاتر پاکردنەوەی ماڵ ئێستا زۆر باشە ئێوە بۆ ساڵی یەکەم بەشدارن لەم پێشانگەیە 3 ساڵە لە پێشانگەیە بەڵام من خۆم یەکەم جارە زۆر چاکە پێشوازی خەڵک چۆن بینیت ئەم ساڵە زۆر باش بووە زۆر پشتگیریان کردین و ینی لە ڕێگەی ئەوە توانیمان ئیشەکانمان پێشان بدەین بە خەڵک و هەلی کار زۆر شتی دیکە زۆر باش تیمێک لەگەڵ هەلبەت تو نەبتنێ ئەگەر بەحسا تیما خۆ بکەی چەند کەسان پێکتێن هەموو وەکتە خانمێن جوانن یانجی کورد گەل هەوەنە ئێمە لە زانکۆ سۆران بە 5 پرۆژە بەشدارین یەکێکیان کە ئەمە بوو پرۆژەی خۆمان لەگەڵ هاوڕێیەکم بەیەکەوە کردمان و 4 پرۆژەی دیکەش کە هەینە قوتابیەکانی خۆمان کردویانە زۆر باشە گەلک سپاس تارا مطلب خوددانا پرۆژەیە سیستەما خزمەتگوزاریە ئۆنلاین بۆ کارێن ماڵی گەلک سپاس و میوانە من بووی